باشە تۆ لێ دەرفەتانە لە دەست نەدەین و بەردەوام بین لە خواپەرستی و عیبادەت و تەقوا و کوشتان ژیان دەڕوا بەجێمان دێڵێ و کاتیش کۆتایی پێدێ. براوە ئەو کەسەیە کە خوای لە خۆی ڕازیەکە، براوە ئەو کەسەیەکەوە مناڵمان هەبوو کاتی فولەکە حاجی بوو. ئەو نۆمناڵە ئەگەر هاتبێت لەم لیستەیە دەمێنە کۆتایی کە کەوتنە ئەم هەڵەیە ژمارەکەمان هەڵەیە چی بکەین جا بۆیە هەوڵ بن ژمارەکان بکات بە ئەوت خۆی بێت نەکراوە بۆیە پایان ڕۆژە ئەم ڕۆژانە لەو ڕۆژانە بن کە لە گوناهەکانمان خۆش دەبێت لە هەڵەکانمان نەبووری پشکان و دایکانی بەڕێز سەرەتا هەموو لایەک بەخێر بن خوا پاداشتکەتان باتەوە و ئاگاتان لەوە بێ مناڵەکان هاوینە چۆن مەشغوڵ ببن و خەریکی چی بن. پاشان خاڵێکی تر کە ئیشارەتان پێ یەکەم پشکان و دایکان مناڵەکان خۆیان جوان لەم قسانە بێ کە زۆر گرنگە مناڵەکان لە جەژنە جلوبەرگی جوانیان بۆ بکەین. تعلم جلوبەرگی جوان یعنی جلوبەرگی شەرعی، یعنی کەلوپەل و بەرگێکیان لەبەرکەین جوان لە جەژنا بە شێوەیەک بین کە ڕەزامەندی خوا بەدەستبێنین ئینشاءڵڵا. خاڵی کۆتایی لە خزمەتانە ئێمە لە ڕێکخراوی هاواری خێرخوازی ئەوەی کە بۆ بەڕێستان هاتووە مەعاشە لەگەڵ هەندێک خواردن بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار ئەمڕۆ ڕێکخراوی هاواری خێرخوازی لە ناحەی تەکیە هەستا بە دابەشکردنی هەم موچە و هەم جلوبەرگ و سەبەتەی خۆراک بەسەر مناڵە نازدارەکاندا و دەستخۆشیمان هەیە بۆ ڕێکخستافی ڕێکخراوی هاواری خێرخوازی بەردەوام هاوکارن و ئینشاءڵڵا لەم نزیکانەشدا کە جەژنی قوربان نزیکە و خەڵکیش چاوەڕێی ئەم پرۆسەیەن ڕێکخراوی هاواری خێرخوازی پرۆسەیەکی ڕاگەیاندوو ئەوشکردنی قوربانیە و گەیاندنی بە مناڵە نازدارەکانە لێرە و دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازان کە بەردەوام هاوکاری ئەم ڕێکخراون و ئەم پرۆژە خێرخوازیانن کە لە کوردستاندا دەکرێت ومێدەوارین بتوانین ئەم پرۆژانە فراوانتر بکەین چونکە چەندین فۆڕم هەیە چەندین مناڵ هەیە ئێستا چاوەڕوانی ئەوەیە کەوا هەم موچەی بدرێتێ هەم جلی جەژنی بۆ بکرێت. پشتیوان بەخوای پەروەردگار ئێمە هاوکار دەبین و بەردەوام دەبین لەم پرۆژەیە بۆ خزمەتکردنی مناڵانی نازدار لە کوردستان. زۆر سوپاس بۆ ڕێکخراوی هاواری خێرخوازی کە هاوکاری مناڵانی بێباوکەکە و هەمیشە دەستی مناڵانی بێباوکی گرتووە و خوای گەورە پاداشتان باتەوە ئینشەڵڵا سەرکەوتوو بن و نمونەتان زۆر بێ. وەڵی بە حەقەت جێک ئەگرێ بۆ ئێمە و زۆر باشە یعنی ئەم هاوکاریانەکەیکەن بۆ مناڵی بێباوک جێ خۆیەگرێ بەڕاستی دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئینشەڵڵا. بەناوی خوا گەورە میهرەبان سوپاسی خێرخوازانەکەین سوپاسی خێرخوازی هاوارەکەین کە هەمیشە هاوکارمان بن جلوبەرگی جەژنیاوە کردێت موچەمانە دەمێت من زۆر دڵم خۆشە بۆ جەژنی جلوبەرگی جوانەبەر. سەرەتا سڵای خوای گەورە لە هەموو موسڵمانانی جیهان هەروەکو پیشەی هەمیشەی ڕێکخراوی هاواری خێرخوازی ئەم جارەش مناڵانی نازداری لەبیر نەکردو جلی جەژن و پێداویستی جەژنی دابین کردو لە خۆراک و جلەوە و هەروەها موچەی هەموو کات کە مانگانە موچەکانمان پێ ئەدرێت خوای گەورە سەربەرز و سەفرازیان کە ڕێکخراویش وەکو کاری هەمیشەیان ئەوانیش بە هەڵ ئەسن بەکاری خۆیان و هاوکاریکردنی ئەم مناڵە نازدارانەی ئێمە و هەروەها هاوکاریەکانی ئێمە لەسەر دەستی ئەو کەسە دڵ سۆزانەیە کە هاوکاری ڕێکخراوی هاواری خێرخوازین. داواتان لێکن موسڵمانانی جیهان لە هەر شوێنێکن کە دەنگی ئێمەتان پێ ئەگات کە ئەتوانن هاوکار بن کە ئەتوانن مناڵێکی بێناز بگرنە خۆتان هاوکاری ئەم ڕێکخراوانە بکەن هاوکاری ئەو کەسە دەستپاک و ئەمینانە بکەن کە ئەتوانن هاوکاریەکانی ئێوە بگەێنە ئێمە مناڵەکانمان بێسەرپەرشتن بەڕاستی پێویستمان بۆ هاوکاریانێ کە ئێوە دابینی ئەکەن هیوادارین ئەوانەی کە توانان هەیە و تا ئێستا نەهاتوونەتە ئەم ڕێکخراوە هاوکار بن لەبەرێ مناڵانی تر زۆرن چاوەڕێن کە یەکی جلی جەژنیان بۆ بکات چاوەڕێن کە یەکی موچەیەکیان بۆ دابین بکە پێی بخوێنن پێی یعنی بتوانن ئاژەک و مناڵانی تر کە باوکیان هەیە دڵخۆش بن بتوانن بچنە ڕێوە ژیانی ڕۆژانی خوانی پێبڕەکەن دەستان خۆش بێ زۆر سوپاس سەربەرز بن ئینشاڵڵا.